ورە بەسە خفەت بەسە قەلەقی بەسە خەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەند وشەیەکی فێری گەورە و بچووکی سەحابەکان کردووە ئەبێ ئەم قسانە بگەیتەوە گوێبیستیان فەرموودە بە ئینشاءڵڵا بۆ تەواوی ژیانە سوود وەرەگری لە هەر تەمەنێکی ئەفەرمێ یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیمات ئەمە بە کێ فەرمێن مناڵکارێکە ئیبن عەباسی ناوە ئەفەرمێ ئیحفەظ الله یحفەظکە سنووری خوا پارێزە خوات پارێزی ئیحفەظ الله تەجیدهو توجاهک سنووری ئەڵڵا بپارێزە هەمیشە بینی لە پێشتەوەیە هەمیشە بینی لە ڕێگەتە کار ئاسانیت بووەکە ژیانت بەختەوەرەکات وإذا سألت فاسأل الله ئەگەر داوات کرد تەنیا داوا لە خوا بکە وإذا استعنت فاستعن بالله ئەگەر هاتوو پشتت بەسە تەنیا پشت بەسە بە ئەڵڵا چووکە بزانە واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك بشيء ئەگەر هەموو ئومەت کۆبێتەوە بیانەوێ سوودێکت پێ بگەێنن ناتوانن ئەگەر إلا بشيء قد كتبه الله مەگەر خوا نووسیوێتی بوون واعلم لو اجتمعوا على أن يضروك ئەگە بیانێ زیانت پێ بگەێنن شکستت پێ بگەێنن تووشی خفەت و دڵتەنگیت کرد ناتوانن إلا مەگەر شتێ خوای پەروەردگار نووسیبێتی تەواو رفعت الأقلام وجفت الصحف ئەم کەلیماتانە تازە مۆرکی لەسەر دریاوە سجلی هەموو شتێک بەسیاوە کۆتاییات ئەبێ ژیان لەسەر ئەم قسانە بڕواتە ڕێوە